لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت ئێمە خێزانەکان ئەدوێنین لەسەر ئەوەی کە چۆن بنەمایەکی باش بۆ خێزان بکرێت یاخود خێزانێک پێویستی بە چ بنەمایەکەیە بۆی خۆشەویستی لە نێوان تاکەکانی خێزانەکە هەبێت لەگەڵمان نابن ئەی چۆن وە ئەکرێ کە زۆرجا برا و برا لەکتری ئازە خوشک و خوشک لەکتری ئازە کەس ناپرسێتەوە لە کەس ئاگەی لە کەس نییە ئەو ئەڕات و دوای هەفتەیەک هەڵێ لە وڵا لە بەغا بووم یان هەڵێ لە پلاشە چۆن ئەبێ ئاگاداری یەکتری بین بەڵێ ئێستا زۆر دنیا پێشکەوتۆ بە بۆنی مۆبایلەوە بە بۆنی هەنێشتوانێ بەس وەڵای تر ئەوە بە بۆنی مۆبایل و ئەنتەرنێت و ئەو شتانە لاانێ نا یعنی بە بۆنی ئەوانەوە توانین لە یەکتری کەسەکانی زیبینەوانێ ئاگداری کەس یەکتری بین کەواتە برا و برا ئێستا بە مۆبایل وشتی وا بێ ئەگەر لەناوخواانە کێشەیەکیان هەبێ ئەو کەس براکە لە براکەی ترۆ دوورە ئەتوانێت بە مۆبایل بزانێت لە شوێ لاانێت بە مەسیجێک تۆ باوەڕ بۆ هەیە ئەگە برایەک لەگەڵ برایەکە عاز بوو بێ بە مۆبایل و بە مەمەسە جوانە چارەسەری کێشەکان بکەن نا بۆ ئاگاداربوونیان لە یەکتری پرس و ڕا هەبێت لە بینی خێزانە ئەبە ڕێز یەکتری بکرن بە قسەیەکتری بکەن و هەڵی نانوکۆر خۆ بە زڵە خۆش بێ وەنیە ئەو شوێنە خۆشە دڵێ خۆشە و هیچ کاتێکیش حەز ناکەم هیچ نوێدە لەسەر ئەوەی کە بڵێ کاسی نازام فەقیر حاڵیان پەمادەیان کەمە بیکا بە شەڕ و ئاژا لە بینی یەکتراوە هیچ گونجاو نیە بێت ینی ئەو حاڵەتە تەفاهومەی کە دەبێ هەبێ مناڵ فێری ببێ لە داهاتووە لەگەڵ کۆمەلگایە بژی حتمما دەبێت لە چیەوە وەرەگری پێش قوتابخانە لە دایک و باوک لە خێزانەوە وەرەگرە ئیتر ئەو خێزانە خۆی شەڕی بێ حتمما مناڵەکەشی شەڕەنجەز دەرەچی قسەکەی تۆ کاکەواتە چاک چاشی لێ دروستە بێت بەتەچیت ینی تۆ حاڵەتێکی شاز باز مەکە کە تۆ لە نێو هەزار خێزانە کەسێک دەرەچێت کە لە عیلێکی متەفاهیم و باش و ڕۆشنبیریشە بەڵام کەسەکە نەخوێنەوارە و یان خوێندنی تەواو نەکردووە هەتا یان ناتوانێت متەفاهم بێ شتەکان بە ئوسلوبێکی باش وەرگێ ئەمە حاڵەتی شازن ئەجینا بڕوا ناکەم تۆ خۆت باش بی خێزانت باش بێ مناڵە گەورەکانت باش بن لە عیلەکەی تر تا ئیتر شتێکی ئەو مناڵە شتێکی نامۆ نەبینێ هەڵسێ بە شتێکی نامۆ وایە بێ ڕێزی یەکتری بگرین ناویەکایە و مشتێ ینی بڵێم بێ بەدڵی یەک بنیانی چۆن دایک واکە کە مناڵەکانی ڕێز لە باوشیان بگرن نەک تۆ هەموو دایکێکە بێت چی بکات ئەو دایکە وڵای تەمان بە نەسیحەت و قسەی خۆش و ینی بێوای لێ بکەی کە احترامی گەورە بگرێ نەکرد باوکی لە نەموو کەسێک هەنێزار هۆکاری مادی هەیە هەنێزار هۆکاری مەسلحەت هەیە هەر کەسە و خۆی کەوتووە ینی مادەوامان لێکا کە زۆر جادا بڕێن لە یەکتری لەم کۆمەلگایەوەی لێ هاتووەس وەڵی ترەوە بیرکردنەوەی خەڵکەکانە ئەوە خۆی من بەلای منەوە بە قەزێ پارە و ئەم شتانە بەلای منەوە زۆر شتێکی ینی هیچ نییە شتێکی هیچە بەگشتی یانی بەگشتی پارە ئەوە نییە تۆ بڵێ برایەک لە خۆ بکەی یا کە سوکارە لە خۆ بکەی یا خێزانە لە یەکتری بکەی پارە ئەوە نایێنێ ژیانێکی خۆش هەموو دنیایێنێ لەبینی یەکتریە هاوڕابن هاوبیر بن مشکلە و ئاژاوە نەخڵقێنن خۆشەویستی هەبێت چیە بێ پرس و ڕابێت ئەبێ بانگیان کەی لە تیان بگەی بزانی خەتای کامیانە بۆ یاشتیان کەیتەوە بیرروڕای هەردوولایەن وەرگری لە بەرەوەی تۆ سەری گەورەی لە هەمیان گەورەتریت ئەبێ هەردووچیان بانکەی لێبردون پیاکەی لە بینی هەمیانە بۆی خۆشەویستیەکە دروست بێتەوە چۆن وا لە مناڵەکان تەکەی کە ڕێز لە دایکیان بگرن بۆ داهاتوو طبعا هەموو عیلەیەک کەوتۆتە سەر سەرۆکی خێزانەکە چۆن بێوەکو پێشینانە فەرمێن گەورە ئەو بڕێژێ بچووک پێین لێنێ چۆن باوک لە ناو خێزانە سەیری خێزانەکەی خۆی بکە مناڵەکانیشی هەروە سەیریەکەن چەند ڕێز لە خێزانەکەی خۆی بگرێ ئەوە ئەبێ بە بنەمایەک بۆ مناڵەکانی کە زیاتر ڕێزی لێ بگرێت لە داهاتووە زۆر جار باوکو دایک دڵیان بۆ خۆشە ئەگەر سبینێ خوا نەخواستە کە پەکەوتە بوون یاخود پیر بوونوانە نەخۆش کەوتن خوا نەخواستە ئەوە بچن لای مناڵەکانیان بەڵام زۆر جار مناڵەکان بێوەفا بن بەرامبەر بە دایک و باوکیان و واز لە دایک و باوکیانن تۆ چیت هەیە بۆ مناڵانە بۆ کوڕانە طبعا ڕێزمەیە زۆر کەسەیە لە مەفهومی دایک و باوک نەگەیوە زۆر کەسەیە لە مەفهومی دایک و باوک نەگەیوە دایک و باوک زۆر پیرۆزە خۆی خوا و پێغەمبەر چون خوا لە قورئانە فەرمێ و پێغەمبەریش فەرمێ ئەڵێ بەهەشت لەژێر پێی دایک و باوکانایە ئینسان چەند ڕێز لە دایک و باوکی خۆی بگرێت
لە مستەقبەلە مناڵەکانیشی هەروەکو سیرەکەن ئاوا چۆن باوکیان ڕێز لە باپیر و نەنچیان نەگرێت لە دایکیان نەگرێت ئاوا ڕێز لە باوکیان و دایکیان نەگرێت. باشە زۆر جار ئێمە ئەبیستین کاسی پڕ ئاشتی ماڵە تا چەنە تۆ قەنەعەت بۆ هەیە؟ ڕاستە ڕاستە ئێگە ئەرەوەڵا کاسی پڕ ئەیرەوەڵا ئەرەوەڵا وایە بۆچی؟ ئەگەر کە نەبووی نەبووەڵا دایم شەڕ و ئاژاو فەرتە نابێت لە ماڵەکە. بۆچی شەڕ و ئاژاوە؟ ئەزای چۆنە ئێستا بۆ نمونە لەنان لان هەنیە کەسەوە من ئەڵێم لەنان ئێستا هەنێ ژن هەیە تێنەگەیشتووە لەوانێ پیاو بە پیاوەکە بڵێ فڵان ژن بوو ئەوەی هەیە بۆ من نیمە بەڵام هەنێ کەسیژێت بەڕاستی عقڵێتێکی زۆر باشەیە قەت بیر لەوە ناکاتەوە لە من لەگەڵ مێردەکەمان خۆشحاڵ بم ئەوانە هیچ بەلامەوە گرنگ نییە. کاسەکەش پڕ نەبوو ئاشتیێرەیە؟ هەر هەیە لەلایەن هەنێ کەسەوە هەر هەیە لەلایەن هەنێک کەسی شەوانێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. وڵا تا ڕادەیەک لاانەوێ وابێ بەس نا زۆر جاریش گەڕێتەوانێ بۆ دایک و باوکەکە بڵێن بۆ خێزانەکە خۆی ئەوە بڵێن ئەنا بەس ڕاستە خۆی زۆر جار کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەگەم کاسێ پڕ نەبوو کەواتە شەڕ لە ماڵەکە دروستە بێ؟ نا من وەکو خۆم قەنەعەتم بەوە نییە سە بڵێن ئەمە دوو کەسین مۆزەفین بە پێویست ینی ئەتوانم بڵێن بەشتیکەین ئەو بەشە مەعاشە بڵێن. ئەمە پارە کە بەشەکرێت بەڵام خۆشەویستی لە ناو خێزانە لە نێو تاکەکانی خێزانە چۆن ئەبێ دروست کرێت چۆن ئەبێ دابەش کرێت؟ خۆی بۆ نمونە بڵێن من دایکم بڵێن کچم هەیە ینی خۆی حقیقەتەن من ئەگەر بڵێن بە نەرمی لەگەڵی بڕۆم و ئەو ینی من خۆم بڵێن هەنێ شتاتەوە بەسەرنا منەمێ و مناڵە ینی ئەو غەڵەتە نەکاتەوانێ ئەبێ ینی بڵێن ڕێگاوی بۆ بدانێم کە ئەمە غەڵەتە ئەو وایە ینی تەکید بە ینی سەیری زیاتر بۆ نمونە کچ زیاتر سەیری دایکەکە. چۆن خۆشەویستی باوکیان لا دروستەکەی وەکو دایکێک؟ ینی ئەگەر بزانم بڵێن ڕۆژە لە ڕۆژان باوکی شتێکیشی کردێ بڵێن بەرامبەر بن هەر شتێکیش بێ من ئەو شتەی بۆ باز ناکەم ینی دائمی باوکیان بە شێوەیە کە ئینسانێکە تەسحیەیە یارمەتیمانەیە ئەگەر باوکتان نەبێ ئەبێت چۆن ئەنیا هەنێ شتەیە مەوزوعات بۆ مناڵەکەتی باسکە بۆی بڵێن باوکی خۆش بێ یان بڵێن بڵێن ساڵی نەو مناڵە برای نییە یان ئەوە نیە بۆی ینی بتوانن مناڵەکان ینی پشت بە یەکتری بەستن ینی ئەگەر بڵێن من خوشکەکەم نەبێ هاڵێم ئەوە نیە من خوشکەکەم لامە کە نەخۆشە شتێکە بێ خوشکەکان یارمەتی دەدەن ئەها ئەڵێن بەبێ خوشک چەند ناخۆشە دەبزانام یەکی کێ بۆ یارمەتی دانی تۆ ئەگەر ڕێزەکە هەبوو خۆشەویستیش دروستە بێ. تا چەندێک هەستەکەی کچەکەت ئامادی وی تایە خوا نەخواست ئەگە تۆ ڕۆژان نەخۆش کەوتی ئەم خزمەتی بکە. وەڵایی کرد زۆر بە ڕەحمن زۆر باشن بە یعنی خزمەتیشمانەکەن بامونەوە. ئەبێ لەسەر ئەساسی خۆشەویستی و تەبایی و دادپەروەری خێزان دروست بکەیت. نابێ بڵێ وەڵار پیا و سەروەرە و پیا و سالارە و ئەمانە. لە هەمان کاتە ئەبێ ژنیش ڕایی وەربگیرێ ژنیش بە قسەی بکرێ هەردووکیان کامی چاک بوو کام ڕێی چاک بوو کام ڕێی لە خزمەتی پرۆسەی پەروەرکردنی مناڵەکانیان بوو جاری وایە پیاوەکە زۆر ئەو شارەزایی توانای بوارەی نییە لەوانەیە خێزانەکەی باشترێک بێت ئەبێ زیاتر خێزانەکە بایەق بە پەروەردەکردنی مناڵەکانی بە. وەڵی خۆی ڕاستە ئەبێ یارمەتیدەری یەکتریبی بەڵام تا ڕادەیەک هەر پیا و بۆ دانانی یاسا بۆ دانانی هەر شتێک هەر بێ پیا و زاڵم زاڵم نا خۆی پیا و یاسا دابنێت بۆ ئیشەکانی ماڵ بۆ زۆر شت. زۆر جاریش خێزانەکان تاوانێکەکەن دەرحەق بە مناڵەکان وەک ئەم مناڵی کە ئێستا لە تەنیش منەوە ڕاوەستا و دانیشتۆ و خەریکی بۆ یاخکردنی پێڵاوە دلۆڕی ئێوە و دلۆڕی ئەم کاکە بچکۆلەیە ئاگایان لێ نییە کە ئەم مناڵە ڕۆژی چەنەها قاچیەتە بەردەم ئەم و پێڵێت پێڵاوەکانم بۆ باخە دلۆڕی ئێوە. دوێنێ ڕۆژی جیهانی خێزان بوو ئێمە ئەم بەرنامەیەمان لە پێناو ئەوەیە کرد لە وڵاتی خۆمانە خێزان ئەبێت چۆن بێت ئەبێت چۆن پەروەردەکرێن ئەبێ خوشکوبراکان چۆن یەکتریان خۆش بێت ئەبێت چۆن لە ناو خێزانە ڕێز لە یەکتری بگیرێت بیریشمان نەچێت ئێمە هەمومان کە لەسەر ئەم زەویە ژین وەک ئینسان هەمومان خێزانێک پێکەینین کە پێمانەوترێت ئینسان. تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپەرم کاتێکی شاد یەکتری بینینەوە خواتان لەگەڵ.